وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان. ئیزرائیل عەلەیهی السەلام چۆن بەتەنها دەتوانێت ڕۆحی چەندەها کەس لە یەک کاتدا بچێشێت. لەم پرسیارەشدا دووبارە ئەوە دەبینینەوە کە پێوەرە مرۆییەکان ئینسانی بە هەڵەدا بردووە، هەروەک چۆن گەڕان بە دوای ئەرک و فەرمانبەریەکانی ڕۆح لە جەستەدا هەڵەیە، بە هەمان جۆر بینینی نەبینرا و نۆمین لە بینرا و فینۆمیندا و چواندنی فریشتە بە مرۆڤ کارێکی هەڵەیە. بەرمەبنای ئەمە هەوڵدان بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە بەبێ ئەوەی ئەو تێگەیشتنە هەڵە و ئەو زاراوە و دەستەواژە چەوتانە ڕوون بکرێنەوە کە بوون بە هۆکاری سەرهەڵدانی وەها پرسیارێک کارێکی سەرکەوتوو نابێت. فریشتە لە ڕووی ئەو جیهانەوە کە وابەستەیەتی و لە ڕووی سروشت و ماهیەت و لە ڕووی ئەرک و فەرمانبەریەکەیەوە بوونەوەرێکی تەواو جیاوازە. جا بەبێ لە بەرچاوگرتنی جیهانی ئەوان و چیەتی و ئەرک و فەرمانبەریان بڕیاردان لە سەریان و باسکردنیان بە دڵنیاییەوە خاڵی نابێت لە هەڵا. لەبەر ئەوە بڕوامان وایە جارێ دەبێت فریشتەکان لەو لایەنانەوە بناسین. مەلائیکەت لە زمانی عەرەبیدا لە چاوگی مەلکەوە هاتووە کەواتای هێزی هەیە، یان لە مەلئەکەوە هاتووە کەواتای نێردراوی هەیە. بە گوێرەی یەکەم واتە فریشتە زۆر بەهێزن، بەڵکو خودی هێزن. بە پێی واتای دووەمیش ئەوان وەرگر و گەیەنەری فەرمانە خواییەکانن. ئەم سیفەتە بەرزانە لە هەموو فریشتەکانی خوای گەورەدا هەن و بە تایبەت لەو فریشتانەدا کە وەحی دەهێنن پێویستە هەبن. ئەم بەدیهێنداوە بەرز و پایەدارانە هەر لەوانەوە کە فەرمانبەری چاودێریکردنی ژیان و مردنن، هەتا ئەوانەی هەڵگری عەرشی مەزن و لە حزوری دیوانی ئیلاهیدا فەرمان پێسپێدراون بە تەماشاکردن و چاودێریکردنی کاروباری خوای گەورە و بینینی کار بەڕێوەبردنی ئەو. هەموو کاروبارەکان هەر لە جیهانی شتە گەورەکانەوە گەردوون هەتا جیهانی گەردیلەکان، هەموو گۆڕانکاری و ئاڵ و گۆڕ و پێکاتنەکان بە سەرپەرشتی و چاودێری ئەم بوونەوەرە تایبەتیە پایەدارانە ڕوودەدەن کە نوێنەری هێز و پەیامبەری. لە هەمان کاتدا ئەو فەرمانە تەشریعیانەی کە لە سیفاتی کەلامی خوای گەورەوە هەڵقوڵاون هەر لە ڕێگەی ئەم بوونەوەرە بەهێز و دەستپاکانەوە بۆ مرۆڤ دەگوازرێنەوە، مەگەر خوا بۆ خۆی بزانێ چاودێریکردنی یاساکانی چێشکردن و تاودان لە هەموو جیهان هەتا دەگاتە چاودێریکردنی جوڵەی ئەلیکترۆنەکان بە دەوری ناوەکدا چه هێز و چ پەیامبەریەکی ئەمینی بوێت. مەلائیکەت هێندە ئاوێتەی شتوڕ و داوەکان بوون کە نەدڵۆپە بارانێک بێ ئەوان دەگاتە زەوی و نەدەتوانین بیر لە ڕوودانی هەورە تریشقەیەک بکەینەوە بێ ئەوان. جا هەروەک چۆن ئەم هێزە ئاگاهانە لە شەریعەتی فیتریدا لەو یاسایانەدا کە گەردوونیان لەسەر بونیادنراوە بریتین لە درەوشانەوەی هێزی ئەو زاتەی کە هەموو کارێکی گەردوونی بەدەستە. بە پێی توانست و لێهاتنی خۆیان بە هەمان جۆر ئەو شەماڵی وەحی و ئیلهامانەش کە لە ڕێی ئەمانەوە بۆ بەهادارترین بوونەوەر کە مرۆڤە لە جیهانی مەلەکوتیەوە بە ئامانجی ڕێخستنی هەڵسوکەوت و ئاکارەکانیان دەنێردرێت، دیسان بریتیە لە درەوشانەوەی خاوەنی وەحی و ئیلهام لەواندا. لەبەر ئەمانە ناکرێت ئەو فریشتانەی کە وەک نێوەندێک لە نێوان خالیق و مەخلوقدا پاڵپشت بە دەسەڵاتی ئیلاهی فەرمانبەری دەکەن و چوارچێوەی ئەرک و فەرمانیان هەر لە گەردیلەکانەوە هەتا پەڵە ئەستێرەکان فراوانە و چاودێری هێز و دەسەڵاتی مەلەکوتی دەکەن بە مرۆڤ بچوێنرێن. بەڵێ، چواندنی ئەم فریشتانە بە مرۆڤ و بڕیاردانی کۆت و بەندە مرۆییەکان بۆ ئەوان لادانێکی فکریە و نیشانەی نەزانیە. بەڵێ، ئەگەر فریشتەش وەکو مرۆڤ باری جەستەیەکیان بە کۆڵەوە بوایە کە ڕوبەڕووی شیبوونەوە دەبێتەوە و وەک هەموو گیاندارێکی دیکە بە کاریگەری کات بژاکانایە و پەژموردە بووبوونایە، هەڵسەنگاندنیان بە پێوەرە مرۆییەکان کارێکی ژیرانە دەبوو. بەڵام جیاوازی گەورە گەورە هەن. تەنانەت دەتوانین بڵین ئەم دوو جۆرە لە بوونەوەر ناکرێت بە یەکدی بەراورد بکرێن. فریشتە لە ڕووی بەدیهاتنیشەوە جیاوازە لە مرۆڤ. ئەم جیاوازیە لە فراوانی بازنەی ئەرک و فەرمانبەریەتی ئەوانەوە سەرچاوە دەگرێت. ئەو نور و ڕوونیەی لە بەدیهێنانیاندایە وای لێکردوون کاریگەری و جوڵەیان ئاسانتر بێت، لە یەک کاتدا دەتوانن لە بەرامبەر چەندین ڕۆحدا بدرەوشێنەوە و لەلایەن چەندین بیلبلەی چاوەوە ببیندرێن و چەندین دەرکەوتنیان هەبێت. بە گوێرەی فەرمودەیەک کە حەزرەتی عایشە ڕەزای خوای لێبێ دەیگێڕێتەوە، مەلائیکەت لە نور دروستکراون. بەم پێیە ئەو تایبەتمەندیانەیان هەیە کە نور هەیەتی. ئەو شتانەش کە چەشنی خۆڕ ڕوو ناکەن ئەم جۆرە تایبەتمەندیەیان هەیە
خۆر لەگەڵ ئەوەشدا کە لە دنیای ئێمەدا یەکدانەیە لە هەموو ڕوویەکی ڕووندا دەدرەوشێتەوە و لە یەک کاتدا لەلایەن چەندین کەسەوە دەبینرێت. فریشتەش کە لە نورن دەکرێت لە هەمان کاتدا لە چەندین ڕۆحدا بدرەوشێنەوە و دەربکەون و لە هەمان کاتدا مامەڵە لەگەڵ هەزاران ڕۆحدا بکەن. ماهیەتی ڕوون و نەرمونیانی فریشتەکان لە ماهیەتی چڕ و مادی خۆریش زۆر جیاوازە. هەروەک چۆن دەکرێت لە چەندین شوێندا دەربکەون بە هەمان شێوە دەکرێت چەندین شێوە و شکلی جیاوازیش وەربگرن. ئەم بابەتی دەرکەوتنە کە پێشتر لە نێو دیندارەکاندا بڵاو بوو ئێستاش لە هەموو کۆڕ و نێوەندە کۆمەڵایەتیەکاندا بەربڵاوە، بابەتێکی هێند بەناوبانگە کە هێندەی تاقیکردنەوە زانستیەکان چەسپیوە. ئێستا هەموو ڕۆژێک لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا لەو بارەیەوە هەواڵێک دەبینین کە کەسێک دوور لە شوێنی دانیشتنەکەی لە جێگەیەکی دیکە بینراوە و لەوێ توانە و لێهاتووی سەرسوڕهێنەری دەرخستووە. جا گرنگنی ئەسلی بابەتەکە هەرچیەک بێت، ئەوەی گرینگە ئەوەیە کە ئەمانە دەرخەری ئەو ڕاستیەن کە ڕوح و بوونەوەرە نەرمونیانەکانی هاوچەشنی شتانێکی ڕەوێن و چالاکترن لە جەستە ڕەوێنی و چاپوچی یان مادی ڕوح لە چاو جەستەدا. ئەوە دەردەخات کە ڕوح لە جەستە چالاکترە. لەگەڵ ئەمەشدا سەرنجمان بۆ ئەرک و کردەوە بانسروشتیەکانی فریشتەکان ڕادەکێشێت و پیشانمان دەدات کە لە ڕۆحەکانی ژڕەوێنتر و چالاکترن. دەرکەوتن تەمەثولی مەلائیکەت و ڕۆحەکان شتێکە هەر لە کۆنەوە زانداوە. پێغەمبەران و پیاوچاکان هەر لە کۆنەوە باسی بینینەکانی خۆیانیان کردووە و خەڵکی ئاساییشیان کردووە بە شایەت لەم بابەتەدا. جوبرائیل عەلەیه السەلام بە شکل و شێوە جیاواز دەردەکەوت. بە هەر مەبەستێک بەهاتایە شکڵێکی وەردەگرت کە نزیک بووایە لە مەبەستی هاتنەکە. بۆ نمونە لە کاتی وەحی هێناندا بە شێوەیەک دەردەکەوت کە بگونجێت لەگەڵ شێوەی پێیانبەرێکدا. لە کاتی جەنگدا لە شێوەی جەنگاوەرێکدا دەردەکەوت کە ئەمانە نمونەن بۆ دەرکەوتنی فریشتەکان. دەرکەوتنی فریشتەکان هەم زۆرە و هەم شتێکی گشتیە بۆ هەمویان. جوبرائیل عەلەیه السەلام چووە سەر شێوەی حەزرەتی دەحیەی کەلبی و مەلائیکەتێکی دیکەش کە ناوی نازانین لە گەرمەی جەنگی ئوحوددا چووە شێوەی موسعەبی کوڕی عومەیر و هەتا ئێوارە لە پێشدەم پێغەمبەری خوادا صلی الله عەلەیه وسلم جەنگا. بە هەمان شێوە چەندین مەلائیکەت لە شێوەی یارانی پێغەمبەردا بەشداریان لە جەنگی بەدردا کرد و ورەی موسڵمانانیان بەرز کردەوە. پەیوەندی بەستنی پیاوچاکان لەگەڵ ئەهلی ئەو دنیادا هێندە زۆر و زەوەندەیە کە لە ژمارە نایەت. خۆ ئەگەر باسی ئەو جۆرە پەیوەندیانە بکەین لە خەودا ئەوە هێندە زۆرە کە خەڵک بەگشتی ئەزموونی لەو جۆرەیان هەیە و بواری گومان لەم بابەتەدا نەماوەتەوە. خەڵک بەگشتی ڕۆحێکی نزیکی خۆی یان ناسراوی خۆی بینیوە کە ڕێی نیشانداوە لە خەونەکانیدا. هەرچەندە هەندێکن ئەو بابەتە زۆر دەوروژێنن کە گوایە خەونەکان جگە لە چالاکێکی نەست هیچی دیکە نین و ئەمە بۆ هەموو خەونەکان دەگشتێن و دەیانەوێت بابەتەکە لێڵ و ئاڵۆز بکەن. گەرچی ئەم قسەیە بۆ بەشێک لە خەونەکان ڕاستە، بەڵام بەشەکەی دیکە نایەتە ئەم بازنەیەوە. وەیل بۆ نەزانی. ئەوانەی ئارەزووی زیاتر دەکەن لەسەر بابەتی دەرکەوتنی مەلائیکەت و ڕۆحەکان ڕەوانەی لای ئەو سەرچاوانەیان دەکەین کە زیاتریان لەسەر ئەم بابەتە تێدا نووسراوە. لە ئەنجامدا دەتوانین بڵین هەروەک چۆن دەکرێت هەموو شتێک هاوێنەکەی لە ئاوێنەکاندا ببینرێت، مەلائیکەتیش لەو شوێنەدا دەردەکەوێ کە دەبنە ئاوێنە بۆی. ئەم دەرکەوتنەش وەکو دەرکەوتنی شتە چڕ و مادیەکان نییە لە ئاوێنەکاندا و تەنها لەسەر ئاستی شکل و شێوە نییە، بەڵکو وەک خۆی بە هەموو ئەرک و فەرمانبەریەتیەکانیەوە دەردەکەوێت. جا لەم بوارەدا ئەگەر ئەو فریشتەیە تەنها یەک دانەش بێت هیچ کێشەیەک دروست نابێت. لە شوێنی خۆیەوە وەک ڕووناچێک دەست بۆ ئەو کارە دەبات کە پێی سپێردراوە و ئەو شتە بەجێ دەهێنێت کە لەی داواکراوە. نە دووری مەوداکان و نە زۆری ئەو کەسانەی کە پەیوەندیان لەگەڵ دەبەستێت نابنە بەربەست بۆ بەجێهێنانی ئەرکەکەی. هەرچەندە خۆر یەک دانەیە، بەڵام بە گوێرەی لێهاتووی ئەو ئاوێنانەی باوەشی بۆ دەکەنەوە لە هەمویاندا دەدرەوشێتەوە و دەبیندرێت و هەست بە کاریگەریەکەی دەکرێت. مەلائیکەتیش کە پارچەیەکن لە نور و نورانین دەتوانن لە هەموو شوێنێک ببن و ئەرچی خۆیان بەجێ بهێنن. دەکرێت ژیان بە هەندێک ببەخشن و ڕۆحی هەندێکی دیکە بکێشن. لە ڕاستیدا ئەوەی ڕۆحەکان دەکێشێت خوای گەورە خۆیەتی. ئیزرائیلیش عەلەیه السەلام تەنها چاودێر و پەردەیە کە لەو نێوەندەدا و هیچی دیکە. ئەو بەدیهێنەرەی لە هەموو شوێنێک ئامادەیە و ئاگای لە هەموو شتێکە، هەروەک چۆن هەزاران ئیش و کار پێکەوە ئەنجام دەدات
بە شێوەیەک کە لەسەر و تێگەیشتن و خەیاڵی ئێمەوەیە بە هەمان شێوە دەتوانێت بە ملیارەها بوونەوەر هەم بێنێتە بوون و هەم بمرێنێت. بەڵێ، ئەم زانستە ناکۆتا و دەسەڵات و هێزە ڕەهایەیە کە ئاگای لە هەموو شتەکان لە یەک کاتدا و ئەگەرچی هەندێک کەس بە دووریشی بزانن، بەڵام دەتوانێت هێندەی ژمارەی گەردیلەکانی هەموو گەردون ئیش و کارپێکەوە ڕاپەڕێنێت و ڕۆحی هەموو ئەوانەش بچێشێت کە کاتیان لە ژیاندا تەواو بووە. جا لە ڕووی ئەو گیان لەبەرەوە کە ڕۆحی دەچێشرێت، خوای گەورە ڕۆحچێش بێدیان ئیزرائیل عەلەیه السەلام جیاوازیەکی نییە. ئەوەی کە ئەجەلی هات و کاتی تەواو بوو ڕووی تێدەکرێت و ڕۆحی دەچێشرێت. دەتوانین لێرەدا نمونەیەک بهێنینەوە. وای دانێ هەزاران ڕادیۆت لە بەردەستدایە و هەموو لەسەر هەمان شەپۆڵ دانراون. ئەگەر لە شوێنی ناردنی شەپۆڵەکانەوە بەخشێک بۆ ئەو ژمارەیە کرا، ئیدی لە هەمویانەوە هەمان شت دەبیسترێت. بە هەمان شێوە هەموو بوونەوەران بە سیمای هەژار و کۆڵەوار و ئاتاجیانەوە ڕوویان لە دەرگای زاتێکی دەسەڵاتدار و بەهێز و بێنیازە. ئەو دەمەی وادەی بەڵێن پێدراویان دێت لە هێنانەبوون بێدیان لە ڕۆح دەرکێشاندا هەست بە شەپۆڵەکانی ئەو فەرمانە دەکەن لە ڕۆحیاندا. ئەمڕۆ مرۆڤی کۆڵەوار بەدەستنان بە دوگمەیەکدا ئەو ئامێرانە کۆنتڕۆڵ دەکات کە هەزاران کیلۆمەتر لێەوە دوورن. ئیدی خوایە کە پاک و بێگەردە لەو کەم و کوڕیانەی ئێمە چۆن ناتوانێت لە یەک کاتدا پەیوەندی لەگەڵ ڕۆحی مرۆڤەکاندا کە بریتین لە چەند ئامێرێکی گیاندار ببەستێت؟ چۆن ناتوانێت هەر کاتێک بیەوێت بەردەوامی بە ژیانیان بدات و هەر کاتێک ویستی ژیانیان بوەستێنێت؟ جگە لە هەموو ئەمانە چەند بۆچوونێکی جیاواز هەیە لەبارەی دەرکێشانی ڕۆحەکانەوە. یەک، وەک پێشتریش باسمان کرد، هەروەک چۆن ئەوە خوای گەورەیە جەل لە جەلالوه کە ژیان دەبەخشێت، بە هەمان شێوە هەر خۆیەتی کە ڕۆحەکان دەچێشێت. بە گوێرەی ئەمە ئەرچی ئیزرائیل عەلەیه السەلام لێرەدا تەنها چاودێری و ستایشکردنی کارێکی سەرسوڕهێنەری لەم جۆرەیە. دوو، کێشانی ڕۆحەکان لەلایەن ئیزرائیلەوە عەلەیه السەلام بە مۆڵەت و فەرمانی خوای گەورە. لەسەر ئەمەش چەند نمونەیەکمان هێنایەوە بۆ سەلماندنی ئەوەی کە ئەگەر ئیزرائیل تاکێکیش بێت بەتەنها دەتوانێت هەموو ڕۆحەکان پێکەوە بچێشێت. سێ، هەروەک چەندین فریشتەی جۆرا و جۆر چاودێری کاروبارە زۆر و زەوەندەکانی گەردون دەکەن و نوێنەرایەتیان دەکەن، بۆ ئەرچی کێشانی ڕۆحی گیاندارانیش بە هەمان جۆر چەندین فریشتە هەن کە یارمەتیدەری حەزرەتی ئیزرائیلن عەلەیه السەلام و دابەش دەبن بەسەر چەند دەستەیەکدا. هەندێکیان بێ ئازاردان و بێترساندن ڕۆحەکان دەردەچێشن، هەندێکیشیان ڕۆحی تاوانباران بە ئێش و ژانەوە دەچێشن و هەندێکیشیان ئەو ڕۆحەی دەیکێشن بە خێرایی بە ئاسمانەکاندا دەبەنەوە خزمەت ذاتی پەروەردگار. قورئان ئاماژەی بۆ هەموو ئەمانە کردووە. دەفەرموێت لەمڕۆوە چەندین فریشتەی جۆرا و جۆر هەن کە بە تایبەتی دەنێردرێن بۆ دانەدانەی کەسەکان و هەمووشیان لە ژێر فەرمانی حەزرەتی ئیزرائیلدان. ئەویش بە فەرمانی خوای گەورە بە گوێرەی ڕۆحە باش و خراپەکان فریشتەیان بۆ دەنێرێت و گیانیان دەچێشێت. سەرنجام دەتوانین بڵێین ئەوە لادانێکە لە تێگەیشتندا کە بۆتە لانکەی دروستکردنی ئەم پرسیارە و چواندنی فریشتەکان بە مرۆڤ بیرکردنەوەیەکی چەوتە. هەروەک بینیشمان فریشتەکان چ لە ڕووی بەدی هاتن و چ لە ڕووی ماهیەتەوە لە مرۆڤ ناچن. جا هەروەک لەمەدا جیاوازن لە ڕووی جێبەجێکردن و ڕاپەڕاندنی ئەرکەکانیشیانەوە بە هەمان شێوە جیاوازن. فریشتە دەتوانێت وەک ڕۆحی مرۆڤەکان دەربکەوێت و دەتوانێت لە هەمان کاتدا لە چەند شوێنێکی جیاواز بێت و لەگەڵ چەندین شتی جوودادا پەیوەندی ببەستێت. ئەمڕۆ بابەتەکانی وەک مێدیوم و بانکردنی ڕۆحەکان و پەیوەندی بەستن لەگەڵ بوونەوەرە نادیارەکان، تەنانەت بابەتی خەواندنی موگناتیسی و سپیرتیزم هێندە بەربڵاوە ئەوەمان بۆ دەچەسپێنن کە لەسەر یاساکانی فیزیاوە چەندین یاسای ئاگاه و بەرجەستە هەن و زۆر کار و کردەوە کە ژیری مرۆڤ بۆی وێنان ناکرێت لەسەر دەستی ئەوان بەڕێوە دەچێت. جا مەلائیکەتیش کە جۆرێکن لەم یاسایانە زۆر زیاتر لەوانیش دەتوانن ئەرک و فەرمانبەری جێبەجێ بکەن. لە بواری ڕۆحکێشانیشدا ئەگەر گیاندارێک کاتی ژیانی دنیای تەواو بێت و بگاتە سەر هەمان ژمارە شەپۆڵی ئەم فریشتانە، ئەوان بە ئاسانی ئەرچی خۆیان جێبەجێ دەکەن. ئەگەر وەهاش بیر بکەینەوە کە فریشتەی لێپرسراوی گیانکێشان تەنها یەک دانە نییە، بگرە بە ژمارە ئەو کەسانەی ژیانیان تەواو دەبێت فریشتە هەیە و هەموو ئامادەی کارن، ئەوە لەم بابەتەدا گومان و دوودڵیمان نامێنێت. خوا خۆی زانایە بەڕاستی شتەکان.